یەکدانەوە سان ئەفو بەڵەتی هەر ئێستێمە باش ئەلۆ چۆنی شاباس؟ تۆ چۆنی من باشم؟ منیش باشم سپاس لە سلێمانی؟ ئەڕۆڵا خۆم حازرەکەم و بەیانی یم بۆ بەرنامە ئەم هەفتەیە مێرەوە بۆ هەولێر لەبەرەوەی پرۆگرامەکە کچانەیە حەزەکەم دانیشتێکی کچانەمان هەبێت و لەسەر کێشەکانی کچ گفتوگۆ بکەین باش ئەچیتانێ بۆتان بکەم تۆ ئەگەر ئەکرێت بڕۆ پاکێجەکانم بۆ ئامادە بکە زۆر باشە بەسەرچەم کەواتە ئەم هەفتەیە توێتیان نابی باش کاتێکی خۆش کاتێکی خۆش دەیخواحات میوانن وێ جارەیە یەن بەرنامەیە گەنجانە ڕاژان دانا لە ساڵە 1993 لە باژاری سلێمانیەش دایک بوویە دەرچوویە ئامادەیی پێشەسازیە ڕاژان مێدیاکارە ساوێن حەمید لە ساڵە 1986 لە ڕانیایش دایک بوویە خودانا باوەڕنامەیە بەکلۆریۆسە لە هونەرە موزیکێ ساوێن مامۆستەیە کۆژیان ئەکرەم لە ساڵە 1994 لە باژارێ هەولێر ژدایک بوویە کۆژان خوێندەکارە کولیژەیەیە پەروین بەنگین لە ساڵە 1994 لە ئەسفەهان ژدایک بوویە پەروین هەلگەرە باوەڕنامەیە ئەندەزیاریە نێروان هۆشنگ لە ساڵە 2000 لە دهۆکێ ژدایک بوویە نێروان خوێندەکارە ئامادەییە زۆر بەخێر بن هەمووتان ماشەڵڵا سپاسکە هەمووتاناتون ئەمڕۆ ئەو هەموو کچە جوانم لەلایە بۆی باش داوام کرد کە شابازی هاوکاریشم نەیە بۆی بە ئیسراحەتی خۆمان دابنیشین کۆمەڵێکی کچ هەرچی حەزمان لێیە بڵێن خەریکی چین کاروبار چۆنە ڕوا هەندێکمان خەریکی خوندنین ڕاستە ئێستا خانوازان تۆ نەخۆشی ئەمڕۆ ببوورە ناتکا دەکەم بەرنامەکە شیاوی ئەوە یەکەم بێم زۆر سپاس خۆشحاڵ بووم کە هەمووتان هاتن و هیوادارم جێوێکی گەرمی کچانەمان هەبێ بەس پێش ئەوەی کە بچینە گفتوگۆکەمان شابازی هاوکارم چۆر ڕای کۆمەڵێت ئافرەتی گەنجی بۆمان وەرگرتووە لەسەر ئازادی لە بیرکردنەوە و ڕەفتار بزانین لەسەر ینی جوابەکانیان چی بووە و ڕاکانیان چی بووە بێکەوە ئەیبینین دوایەوە گفتوگۆکەمان دەست پێ بکەین تا چەند لەم کۆمەڵگایە وەکو ئافرەتێک هەست بە ئازادی فکری و کرداریەکەی بەخوا زۆر کەم ینی بۆچی جورئەتی زۆر زۆری نەبێت ئافرەتەکە ئەو هەستەی لا دروست نابێت بەجددی بەسیترین نمونە خۆمانین کە ئێستا لێرە دانیشتوین ئەم ئیشاکەین کە هەنێک کەسێت پرسیارەکات ینی ئیزعاج دەکات و چۆن بڵێن پرسیاری غێر مەعقولەکات ینی ئەبێت تۆ سنوورێکی بۆ دانی یانەوە تا بێ خۆ جورئەتی ئەوەت هەبێکە و ئازادی بخۆ بەدەست بێنێ هینا بتێت خەڵک ئازادی و باتێ ناشتیوانە ئەگەر لە 120 بێ ئەو ئەم کۆمەلگایە ڕێگە نایە کە هەموو بیرێک و فکرێک بڵاوکەیتەوە باش بۆچی تەنها کۆمەڵگە هۆکاری ئەوەیە؟ بەڵێ باشە چی بکرێت بۆی کە و ئازادی فکری و کرداریە بۆ ئافرەتان فەراهەم بکرێت داوای چیەکەی؟ وڵی لەم هەتا کۆمەڵگاکەمان بیرەکانی خۆی بڵاو نەکاتەوە و بڵین ئافرەت دەستی یەک نەگرێ ناتوانێت یانێ ئەو ئافرەتانەی کە ئێستا وەکو خۆم لێرە ئیشەکەم زۆر ڕێگری هەیە کە بە مناڵێن ئیش مەکە و نابێ ئافرەتیشکە بەڵام من وەکو حەزێکی خۆم وەکو بیرێکی خۆم هاتووم بە ئازایەتیەکەوە هاتوومەکو هەموو ئافرەتێک ئیشکە ئەو ئازادی نیە لە هەموو بارێکە ناتوانانی ئازادی هەبێ لە شتێکە بۆچی؟ هەر بە بوونێ مەسەن دین و معتەقەدی خۆم یان وەکو مەسەن پەروەردە چۆن گەورەکرام چۆن ڕاهاتوم یانی وابووم ئەو هۆکاری تیشی خۆی هەیە باشە جیاوازی هەیە لە نێوان ئازادی فکری و کردداری لە نێوان کوڕێک یان کوڕێک بۆ کچێکی وەکو تۆ؟ تەبان کوڕ ئازاد دەتوانێت زۆربەی شتەکان بکات بەس کچ ناتوانێت هەموو شتێک بکات ینی هەموو شتێک حەدی خۆی هەیە ناتوانێت هەموو شتێک بە حڕیەتی خۆی بیکە وەکو ئافرەتێ لەم کۆمەڵگایە تا چەند هەست بە ئازادی فکری و کردداریەکەی لەخوا بەزابن زۆر ئازادم لە فکریشە لە کردارە یعنی ئەگەر ئازاد نەبم نامام شوێنە ئیشکەم زۆر ئازادم باشە پێش تۆ
بۆ چوونی چەند ئافرەتێکی ترم وەرگرت ئەوان هەموو قسەکانیان دژی قسەکەی تۆ ئەو هیچ هەز بە ئازادێکی کەمەکەین لە ڕووی کردداری فکریەوە بۆ ئەوە شەیەکە وای لە تۆ کردو ئازاد بیت و ئەو شەیەکە وای لەوان کردووە کە ئازاد نەبن. وڵام من لە ماڵەوە زۆر ئازادم بەڕاستی بەدڵی خۆم ئەشمە دەرەوە یەمە ماڵەوە یعنی شەو 12 شەو لە ئیش تەواوم ئەڕۆمە زۆر احتیاطیە لەبەرەوەی هەر کەس سەر خۆی کەوتێتەوە کەسەکە چۆن بێ یعنی لە ڕووی فکریشەوە لە ڕووی هەڵسو کەوتەوە لە دەرەوە چۆن بێ متمانەیە مەسەلە متمانەیە لە ماڵ متمانە پێیا بکەی ئێتە تاو ئازادی بەڕاستی منیش لەخوا بەزار متمانم زۆرە. ڕاژان خان تۆ مەسەرەن چۆنە ڕات وایە کە بەڕاستی وایە ناتوانین پشت بە خۆمان بەستین؟ ئەزانی چۆنە دیمەنگیان هەندێک جار باوک دایک برا ئەمانە پشتگیری دەکەن ئازاد دەکەن بەڵام هێشتا دەوروبەر ناهێڵن ئەوانیش سێری دەمی ئەوانەکەن یعنی نایەنەوێ بە بۆنەی ئەوانەوە خۆیان باوەڕیان هەیە بە تۆ سیقیان پێت هەیە بەڵام کاتێک سێری دەمی ئەوانەکەن ئەوانیش پەشیمانە بنەوەلەوە مەجبور ئەو زەختا خەنە سەر و واد لێ ینی ڕای ئەوانە داخڵکردنی ژیانی یەکتری بگورە فکرکردنەوە ئازادین ئێمە لە فکرکردنەوە بەڵام کردنەکە ئێمە ئازاد نینە نەگەشتینە ئەو ئازادە لە کوردستاندا بەرە هەمومان ئەو بوێریەمان تێدانی یاخود هەمومان ئەو هەلەمەلۆ بەس کۆژیان با من شتێک بڵێم بەڕای من ئێمە ینی ئەو پەروەردەی کە لە خێزانمانە هەیە کە لە کۆمەڵگەمانە هەیە بە جۆرێک پەروەردەکراون هەتا هەندێک جار جورئەت بە خۆمان نادەین بیریش بکەینەوە ینی لە هەندێک بوارەکە بڕیارەکە گەڕێتەوە سەر خودی خۆت هەبێ بڕیار بدەیت شتەکە زۆر شخصیە تۆ پەنە ئەبێتە بۆ نمونە بوێر خۆ تربیەتدان یاخود خۆ گەشەکردن ئەوە سەلف دیڤلۆپمنت ڕۆڵ دەبینێت بەس من ئەڵێم ئێمەی کرد زۆر بێ زەحمەت تێبینێکم هەیە بەڕای من ئەتو گوتت مەسەلەن ئازادی فکری شتەکە لە ناخماندا هەیە بەس بەڕای من دەبی شتەکە فێر بکرێ ینی مەسەلەن فێربی شتەکە فێر دەکرێت لەگەڵی لە دایک نەبووی فێری فکری انتقادی یان بە ئازادی فکرکەوە ئەو شتەکە زۆر شتێکی هەیە ئێمە من ئەو هانابم ئەم دەمێ بە پێشکەوە بەس ئەوەش تەشجیعاتی دەوێت تەشجیعاتی منیش پێم وایە قسەی هاوڕێیانم زۆر بەدڵا پێم وایە ئینسان دەبێ لە بیرکردنەوەدا ئازاد بێ بۆی بتوانێت بە ڕفتار ئەم شتە بکات ڕاستە خێزان دەورێکی هەیە لە پێشکەوتنی ئەو بیرکردنەوەیە بەڵام بەڕاستی ئەوەی کە دەکێتەوە سەر ئێمە زیاتر من پێم وایە ئافرەت خۆی دەبێ بیرکردنەوەی جیاواز بێت ئەو کاتە دەتوانێت لە کۆمەلگاشدا ساوێنگیان تۆ باسی بیرکردنەوەی جیاوازەکەی من ئێستا وەکو ئافرەتێک ئەگەر بیرکردنەوەیکی تۆزی جیاوازتر هەبێ لە کۆمەلگە دژایەتیم زۆرەکرێ لە کۆمەلگە ناچارم خۆم بگونجێنە بە ئارەستەی کۆمەلگا حرەکەت بکەم بەڕاستی سنووردار بێانی تۆ توانی شتێک کە سنووردار گراوەواتە بیرکردنەوەی من ئازاد نییە نەکەیت یعنی ئەوە هەر باشە هێشتا لەوە باشترە کە ڕابۆستیت و هیچ شتێک نەڵی لەبەر بەڵام هەندێک شت هەیە بەڕاستی بەدەستینە لەو ئاستە یعنی زۆر دژایەتیم دەکرێت ئەمنا زۆر من باسی خۆم ناکەم من باسی خۆم ناکەم من بەگشتی باسەکەم گۆڕانکاری بکە بەڕای من مەسەلەن هەندێک جار کە شتێکی دڵێ کە لێرە ئەنتیکەیە یان زۆر نییە لەوانەیە تەجروبە زیاتر بێت لەو مەجالەی کارت کردەوە لەوانەی فەنانم و شتەکە کە لێرە زۆر یعنی زۆر نییە بەس لەگەڵت دامە بەڕای من مەسەلەن ئەگەر ڕایەکی دوستات هەبیان یونیک خەڵک زۆر یعنی لێ دشتە و جەنابەت گوتت کە دەتوانی ینی ڕایەکەت بگونجێنی لەگەڵ کوردایەتی بەس بەڕای من کوردایەتی شتێکە کە دەتوانی پێش بکەوە کە دەتوانی دڤڵپ بکە ئەو بگۆڕی ئاتو شت نییە بڵێ ئەمن کوردم ئەو شتم پێ ناکرێت دەبی چێ بدەمە کولتوری کوردی بەڕای من دەتوانی خەڵکیشکە تەشجیعکەی لەگەر بۆ نمونە ئەخلاقیەت یاخود ڕەوشتی ئەو کۆمەڵگەی خۆت بگونجێنی لەگەر ئەو فکرە نوێی ئەتو تازە گوتت فکرێکی نوێم هەبوو دژایەتیان کردیمە بەس ئەوەندە بزانێت چەند بەگشتی بەس دەمەوێت ئەو قسەی بگێنم ستیڤ جۆبس هەتاکو شاشەی لەمسی داهێنا هەتاکو کۆمپیوتەری لیسا و ئەوانەی داهێنا چەندین دژایەتی کرا
یعنی ئەوە لە ئەمریکا دژاتی قابلە ئێمە بۆ دژاتی نەکەین ینی تۆ گرفتەوێ پێش بکەویت و جیاواز بیت ینی بەڕاستی ئەگەر ئێوە بمانەوە جیاواز بین لە خەڵکی تر لە خەڵکی ئاسایی ئەبێ چاوەڕێی دژاتیش بین ئاسانی کە هاتە بەردەمت یعنی هیچت نەکردووە شتەکەی تۆ تەبیعی وەکو خەڵکی ئازانی ئێمەی کرد بە جددی نامانەوێت جیاواز بین ئێمە تەنەها دەمانەوێت ئازاد بین ئازاد بین و ئەم من پێم وایە من لە ژیانی خۆمدا هەر فکرکردنەوەیەکی من ئەگەر زەرری بۆ مرۆڤایەتی نەبێت ئەگەر زەرری بۆ خۆم نەبێت من ئەو شتە دەکەم من چاوم لە کۆمەلگانیە بە ئاراستێک دەڕوا تەنیا فکری من لەسەر ئەوەیە بکەم ئەگەر تۆ حەزت لێبی ببی بە دانسەر کە هیچ من ئەو کارە دەکەم ئێستا خۆشبەختانە کۆمەلگاوە لە ڕۆی خێزانەوە دایک باوک خێزانی پلەی دووەم ئەم شتە لە لای کۆمەلگا تۆزێ شتێکی بڵین ناڕێ دەبێت من ئەتخەمە ئەو ماڵیفاب لێتە پرسم ئەگەر پێت بڵێن وەرە بە دانسەر تۆ حەزێکی زۆرت هەبی ئەڕۆیانە من ئەیکەمەوە بە تەماشم بچم بۆ کۆرسی دانس چونکە من پێم وایە دانس شتێک نییە مەسەلەن تەنیا خۆ عرضکردن بێنا من بە شتێکی وەرزشی و ڕۆحی دەیبینم و من هەوڵ دەدەم لە ڕێگەی دانسەکەمەوە بە خەڵک بڵێم کە من لە چ ئێنێرژیەک دام بۆ ئەوەی ببێت ئەوانیش پشتگیری من کەن و بزانن کە من شتێکی هەڵە ناکەم و ئەوە کرد هەر لۆ سندینگ لەیم بیستازە کە ئەگەر ئێمە دمانێ شتێکی نوێ بکەین دژاتی زۆر سەر ئەوەی کە مەسەن ئێمە خۆمانممان کچین لەوانەیە ڕۆژانە کاچینە هەر شوێنێک ڕوبەڕوویەوە ببینەوە کە تالیقمان لێ بدرێن لەوانەیە نادیمان ئەگەر تۆ هەتا هیچ کۆمنتێکی تالیقێکشنەی هەست بە ئەمنیەت ناکە بەس لەسەر ئەوە من دیدارێکم هەبووە لەگەڵ مامە حاجیەک لەسەر تالی قسەم لەگەڵ کردووە کە بزانم مەسەن ڕای ئەو چیە بەیەکەوە ئەیبینین ڕای ئەوە لەسەر تالی قساگەین ئەگەر ڕۆژێک کوڕێکت لەبەر چاوی خۆ تالیق لە کچێک بە کاردانەوە چیە بە؟ وەڵا تالیقەکە ئەگەر بێمان نابی ڕقم لێی دەبیتەوە ئەگەر لە جێی خۆی بی دەستخۆشی لێ یەکەم واتە چۆن لە جێی خۆی بێ؟ ئاخە تالیق هەیە تانەیە تالیق هەیە لە بۆ ڕێکوپێکیە ناکە مەسەن تالیق لە کچی خەڵک با چۆن بۆ ڕێکوپێکیە بێ؟ ئەخە تالیقەکە بە توندی نەبی بە توندی ئەگە بە توندی بی ئەوە شتەشکەیە ئەی کچت هەیە؟ 7 کچم هەیە هەر کچێکی بە 7 کوڕی نادەم هەر کچێک بۆچی؟ خۆشم دەوێت ینی بە پێچوانەی دایک و باوکە کوردەکان پێچوانەی هەموو کوردستان ئەگەر کەسێک لەبەر چاوی تۆ تالیق لە یەکێک لە کچەکان با کاردانەوە چێ بێ؟ بە قسەشی جوان وەلامیە دەمێت واتە کاردانەوەکەت زیاتر بێ لەوەی کە ئەگەر کوڕێکت تالیق لە کچێک بە؟ ناحینە نفسی کاردانەوە دەرم بە شێوەکی جوان ڕێکوپێک لە بەرەوەی توش داک و خوشکت هەیە بۆ نموناگە تالیقەکەت ناوزڕاندن پیا بۆچی؟ وڵی ئامۆژگاریەکەم دەرم جارشکە دووبارەی نەکەیەوە ئەگە تالیقەکە زۆر خراپ نەوە مەسەوتی ماشەڵڵا چەند جوان وێ قسەیتە وڵام گە جوانبی وڵامیش ئەمش دەرم ماشەڵڵا تۆش جوان زۆر سپاس ئەی ماوە خۆشت کچت هەیە وا هەستەکەی کچی ئێرە کچی کوردستان چ کێشەیەکیان هەیە کە زۆر بەرچاو بێ؟ وەڵی کەس هەندێک داک و باب هەیە زۆرش باز لەوەی دەکەن دەرێن باک سالاری ئۆشتانە من زۆرم پێ ناخۆشە بەس ئێستا زۆر پێشکەوتووە ساوەکو پێشان نییە زۆر پێشکەوتەوە کەسبەکەی بخۆیت ئێستا هەموو شتێک سیارەی داژوە هەر یەکە و مۆبایلشی تەختەی لایە کەسێک نارێت لە بەرچی بەخوای غورفەی خۆی بەتەنیا هەموو شتی جیاوازە جلی جیاوازە وەڵای کچی من بەکەی خۆی دێتە بازارێ بەکەی خۆی دەستەوە ناژم لە بەرچی چێوەچون چێوە نەچ هەر یەکێک لە ئێوە ئەگەر لەسەر جادە تالیقی لێ بدرێت کاردانەوەتان چییە؟ کاتێکە بینن ئافرەتێک لەسەر شوستەیەک پیاساکە بۆچی ئەو تێگەیشتنیان نییە کە لەگەڵ ڕێزم من ینی مەبستم هەموو پیاوێک نییە من مەبستم هەموو میلێک نییە ینی بێگومان لە هەموو شوێنێکیش لە هەموو کۆمەڵگەیەکیش ینی هەموو جۆرەکەیە بەڵام دوسێ ئۆتۆمبیل ینی دوو ئۆتۆمبیل دانەیەکیان ڕاوەستە ڕۆژ دانەیەکی تریان چەند جارێک ینی ڕاوەستە
بەم ڕفتارەی زۆر ئیحراج طبعا بەجۆرێکە لە کالیفۆرنیا کردیا هەماش لێش ڕوویدا بزبط من ئەوە لە کۆمەلگای کوردی کێشەی پیاوە کێشەی ژنیە ئەمن ئەسڵەن زۆرم پێ خۆشە کورد دەرچوویمە ئەم لە کوردستان ئەو شتم تێبینی نەکردیا بەڵکو بە هاو ئاستی پڕەکانم شاکرایمە ئەوەش بەشێکە لە یەکسانی کە لە ئەمریکا واتە ئێمە ئەگەر هەیە کە پەروین تازە گۆتی تعلیق لێ دریا لەم دنیای باسم کردو من وەکو یعنی تۆ پێ دوایە ئەوشتا لەمە ڕوودەدا ئەم چکە دەزانم فرتوفێرەکەی تێگەیشتیمە ئایا کاتێک ئەوشتم لێ دەکرێت لۆ ئەوشتم لێ دەکرێت ینی بۆ ئێمە دەورێکمان هەیە لەوەی کە ئۆتۆمبیلەکان بۆستن و بۆ نمونە ئیشارەتەکە ئێمە دەورێکمان ئەمان دەورمان هەیە بێگومان دەتاین لە زیادکردن و کەمکردنیشی دەورمان هەیە ناپام پێم وەڵا بەرامبەرەکەم خەتای بەرامبەر مەسەڵ مەسەڵ دەتام خۆم بپارێزم لە شۆستەی پیاسە ئێستا من ئەو ڕۆژی پیاسە دەکەی ئەمە لە بەرەبەر نەگەر چێک و هەنجین بەچی ئەو ڕۆژی لە مەقامە کاتمە دەرێ ئەو پانتۆرم لەگەر بوو و تیشرتێک ینی تیشرتێکی ئەوها قۆڵم ئەلێرە بوو چوومە دوکانشکە لە مەتامی هاتمە دەری بڕۆمە دوکان کابراایەک یەک جار لە دوو ڕاهات و دوو جار ڕاوەستا دوایش کە ڕۆژمەوە ماڵێ ناسەتی سارێک دوسێ جار ڕاوەستا تعلیقم داتی پێم بڵێ مەسەن ئەم کاتت باش ڕقەمت یان نازانم بچێ ئێستا لەو خەتای من ئەمە چن کردی ئەم وا پیاسەی دەکەم ئەمە داوەتم نەدایە جلی لەبەر کردو فەقیرە بەڵێ خۆی خۆ پارێزیت هەیە لەو کاتانە زۆرم بیستی هەر ئەو کەسانێکی ئیشم کردینە لەگەری یەکێک لەو طبعا ئەمن زۆر خۆشبەختم ئەو پیاوانێکە لەگەرم ئیش دەکەن ئەوجا لە هەرچ جێگایك لە هەرچ شارێک بێنە ڕێم طبعا هەندەرم دەبن لۆ بەرز بوونەوە یعنی ئەوە واقعی منە واقع باز دەکەم طبعا ئەوانەی کە ئێستا خۆشیان دەزان کە ئێستا دەیبینن خۆیان دەناسنەوە زۆر سپاسان دەکەم لێرەوە یەکێک لەو تەکنیکانە پێی گوتم یەکێک لە ئەو کەسانی کە قەدەرمان کەوتە ڕێ یەکجی و ئیشمان کرد پێکەوە گوتی ئەگەر کچێک لە دوو ڕۆمۆڕەکەم لێ بکە والله ناوێرم بێ من نزیکی بەڵام ئەمن ئەکسپێریەنسی خۆم دەرێم ئەتو ئەکسپێریەنسی خۆم من یەک پرسیارت ئەگەر تشی یەک دیش بین ئەم ئێمە دانیشتگیریەکەین لە ئافرەتین بەڕاستی باش کۆژیان من یەک پرسیارێک تۆ ئەسڵان من لە قسەکانت هەستم نەکردەوە بەڵام وەکو پرسیار لێ بچم تۆ ئەسڵ بڕوات بە یەکسانی پیا و ئافرەت هەیە یان نە بەڵاو نەخێت بەس بێ زەحمەت پرسیارەکانی نەتەواکەری یەکدینە تۆ بڕوات بە یەکسانی پیا و ئافرەت هەیە لە چڕویەکەوە لەو وڵاتان ئەو شتانە یەکسان نینە من پێت ئەڵێن بە بەڵێ و نەخێر جوابم بەرەوە نەک لە بوارەکان لە چ بوارێک ئێستا ئەو پرسیاری تو چەندین لقی لێ دەبتەوە ئەتونا تایبری نەخێر یەکسان نینە لە هیچ نەخێر هەموو یەکسان لە چ بوارێک دەرێ کاتە تۆ بڕوات بە یەکسانی پیا و ئافرەت نییە ئەوە تاسەوات گوت ئێستا ئەم باوڕم پێینە لە ڕووی بایۆلۆژی نەخێر لە ڕووی نەفسیەوە لە ڕووی ماف لە ڕووی ستایلی ژیانەوە ستایلیشیان نەخێر چکە ئەم خۆم ماف بە خۆم نادەم یەوەی شوێ بێ مۆمارێ من ماف بەخۆمە ئەم ماف بەخۆم نادەم ئەگەر تەنانەت ئەگەر بگاتە ئەو حالەتی ئەم تەلیفۆنات دەکەم لۆ کەسێکی بۆ زەحمەت باشە کۆژیان پشتگیری لەوە دەکات کامیشە بێت مەیلێک یاخود پیاوێک لە پشتەوە هەبێ پارێزگاریمان لێ بکە لە کاتێکدا پیاوێت ئەمن ئەو بۆچی تۆ ناتوانانی بۆمە کاتژمێر نا تۆ بۆچی ناتوانانی کاتژمێر دوو شەو لە دەرەوە ئەمن خۆم ڕێگە نادەم ئەگەر ئازادیش بکرم بەس ئەوە خۆم ڕێگە نادەم یەکێک لە تەکنیکەکانی خۆپاراستن کاتێک کە ئەتو کچەکی ئاکتیوی دەبی ئەتو هەندێک پلانت هەبی لە بۆ خۆت لە بۆ خۆپارێزی باشە باسی خۆپاراستن کچینە یەکسانە باسی خۆمان بپارێزین لە کێشەکان ئەگەر بابەت خۆپاراستن بێ ئێستای مەتوانین ئەو تێکەکانە لە 200 ڕۆژان یەک ڕۆژ ئێمەش باسی ئەو یەک ڕۆژە ئەو یەک ڕۆژە هەبوو واتە تەجاوز هەیە ئەسان باسەکە زۆر خۆشە بەڵام بەس ئەمن هۆکاری کۆژیان خامبوورە زۆر داوای لێبوردنەکەم کە قسەکەشتە بڕم بەڵام کاتێکەوەیە ئێمە هەنێکمان مەسەن لە تەمەنێکی هەرزەکاری ئەو کاتێککە ئیتر ئەچینە قوتابخانە هەنێک کێشەمان بۆ دروستە بێ کە کاردانەوەی بێ لە سەرمان لەوانەیە هەتا کۆتایی ژیانمان لەسەر ئەو بابەتە لەگەڵ
ئەتوان بڵم هەم خۆی سایقە هەم خاوەنی کۆمپانیایەکە کە پاس و منشە ئەو شتیوا بەکرێدەن باسی ئەو بابەتەی بۆ ئێمە کردو بە یەکەوە ئێستا گوێی لێگرین دوایی کۆمنتەکانی خۆمە لەسەر ئەو قسەیە باشە؟ خۆت زانی کە کێشەی کچە گەنجەکانمان زۆر زۆرە یەک و دوانیە بەڵام هەنێک کێشە هەیە کە لە تەمەنێکی هەرزەکاریە تووشی ئەو کێشانە ئەبن کە کارگەریە بێت لەسەریان هەتاوەکو مەسەن ئەچنە تەمەنێکی گەنجێتیشەوە یەکێک لەوانش کە کچەکانمان لە تەمەنی هەرزەکاریە کە دێنە ناو پاسەکانە ئەو کێشانە چێکە لە ناو پاسەکان کە لە ڕێی مەکتەبە تووشیانە بێ بەخۆی قوتابی دەستە قوتابخانە لە ڕێگەی پاسەوە تووشی شتی زۆر گەورە دەبێت چونکە لە ماری قوتابی ینی دەست بەسەر برای لەگەرە بابی لەگەرە داچی لەگەرە خەرکێک لەگەریتی ئەو عڕێتێ نییە کە دەستە قوتابخانە تەمەشا دەکات ئەنوع برادریە قوتابی هەیە باشە قوتابی هەیە خێراپە تقریبا هەر قوتابخانەی نزیکەی 300 تەلەبە دوورمە بینە 700 تەلەبەش دەستی تێدا بخوێنی لۆ هەموو قوتابی باش و خراپی تێدایە تقریبا يعني لعصت طلبة ست طلبة خراب هردي بيتن باشا كشي زورا بلام أو خراباني أو زل الري باس بي للرجاي جنزا كان كدينا بيج مكتبي بساري خصوصي بي با باس بيتن أو إشي خوي دكاتن ستا بيستي ساق باس إلى قيل غير قتابي هي أوج لا أو بتشي أجرته أو بخوي أجرته ولا برا وي دستمع ديتا در قطاب خانة هلا قريتي دستمع ديتا هلا قريتي يعني تشونو هاتين لك أو ساقية تيكر دبن رقم يقدري دقورنوا دبنا هاوري أو زل هاوري شتي زور جورة دبي ستا نوتي درويا بوشي درويا كي أويا هل نيوي ساق باس جنوم عليها أوي تريان تمشى ذاك ودوا علاقي ذاك كتاك عقلينك أو ساق باس دو دعم هي عطوا بدو دعم ذاك لبي قلت شيء لبي برادر شيء استاج موديني كتو كور خۆشەویستی نەما هەمووی تە برادەر لێرە ئێستا کە گوێمان لە قسەکانی ئەم کاکێ بوو ئەومان بۆ دەرەکەوێت مەسەلەن بەڕای تۆ کچی ئێمە لە چ تەمەنێکات مەسەلەن ڕوبەڕووی کێشە و گرفت و هەڕەشا بێتەوە وایە کە لە تەمەنی هەرزەکاریە یان مناڵتر یان لە تەمەنی گەنجێتی ڕاستیەکەی من ئەم کێشانەی کە گەنجی ئێمە هەیەە چ کرد بێت کوڕ دەیگەڕێنمەوە بۆ خێزان یەکەم شتیش کە خێزان کە وردە منداڵەکان گەورە دەبن خۆشەویستیان پێنادەن کێشی ئێمە لە ناو خێزاندا نەبوونی خۆشەویستیە لەگەڵ منداڵەکان ئەو خۆشەویستی کاڵ دەبتەوە تا منداڵن هەمویان بەیەکەوە زۆر خۆشحاڵن زۆر خۆشبەختن بەڵام کە کچەکە گەورە بوو کوڕەکە گەورە بوو هەم دایک هەم باب ئەم خۆشەویستیە کەم دەبێتەوە بۆیە وای لێ دەکات ئەو کچە لە دەرەوە پەنا بۆ خۆشەویستی کەسانی کە بەرێنجا چ کچێک بێت لەگە برادەرەکەی زۆر سەمیمی دەبێت چێ پیاوێک بە هینی خۆی دەزانێت کەسێکی نزیکی خۆی من پێم وایە کێشەی گەنجان تەنیا لە دەرەوە نییە من یە کۆمنت لەسەر قسەی تۆ باسیەوەت کردکە کچەکان زیاتر لە چ تەمەنێکە بگومان تەمەنی هەرزەکەی تەمەنێکی زۆر هەستیارە ئەو تەمەنەیەکە زیاتر ئەوێ دایک و باو فۆکس بخەنە سەر مناڵەکانیان هەم لە ڕووی خۆشەویستی هەم لە ڕووی فێرکردن هەم لە ڕووی تاوەڕێبوونیان لەبەرەوەی لە هەرزەکارە تۆ نازانی وەک مناڵ ڕەفتارکە یاخود وەک گەنج ڕەفتارکەی بۆیە کچ لەو حاڵەتە تۆزێ هەندێک بۆن منە علامەت ئیستیفهام علامەت سوال لە مێشکات دروستە بێ هەندێک جار وەک تۆ باست کرد لەبەر ئەوەی فەراغاتی هەیە هەناباتە بەردەرەوە بێگومان تەمەنی هەرزەکاریش تەمەنێکی زۆر حساسە ینی هەر کچێک بێ لەوانەیە ئەگەر چەندیش خۆشەویستی چەندیش گرنگیدان بە کچەکە بدرێ لەوانەیە بۆ نمونە مرۆڤە هەر تووشی حاڵەت هەندێک لە نەزانینەوە لە کەم تەجروبیەوە دەست پێیەکە لەبەرەوەی کچەکە ئاشنا نییە لەگەڵ مەوزوعەکان بەس ئەگەر دیقەتان نابێ کچ لە هەرزەکاریەوە هەتا تەمەنیشی تۆزی ئەچێ بەرەو سەرەوە بە تایبەتی لە کۆمەلگای ئێمە بە داوای لێبوردنەوە قسەکەم تووشی ئەوا بێت بەرامبەر هێرشی بۆ بە ئەوێ لە خشتەی بەرێ ئەنی ئافرەت ئاوا لە لای ئێمە لەبەروی کات
تربێتی ڕەگەزی بەرامبەرمان لەگەڵ ڕێزما لە مناڵێت تێر نەکراون یعنی بە برسێتی گەورە ئەبن هەر هەمووی هاوڕام لەگەرە تو کە ئەو شتانیان توش دەبی ئەمیش دەگەڕێنەوە سەر کەمی هۆشیاری هەندێک جار هەیە بابوو داکە کە هەندە مەشغوڵە ناتانی پەروەردەی تەواوی تێڕوپڕی کچەکەی خۆی بکە تەنانەت کوڕەکەی خۆشی هەندێک جار هەیە سەرقاڵی دنیا یاخود پارە پەیدا کرد یاخود ژیان بەس لەو حاڵەتەیدا با منداڵی نینی ئەگەر مەجارەتنی منداڵت بەخێوکەی بە باشە نێروانە بەڕای تۆ نێروانەگیان بەڕای تۆ خێزانەکان کە ئازانن ئەو تەمەنە زۆر حساسە بۆچی پشتگویان نەخەن بۆچی ئەو خۆشار هەیە بۆچی وایان لێ ئەەکەن کە پێویستیان بەوە بێ کە مەسەن لەگەڵ سایق پاسێکا بن بۆ ئەوەی کە ئەو فەراغە عاطفی پڕکەنەوە طبعا شتێک هەیە بە هەڵە تێگەشتن هەیە کاتێک کە لەلای ئەو گەنجانە هەندێک زاری هەندێک کچوا دەزانی ئەگەر هاتووی ڕەگەزی بەرامبەر عاتفەی پێ بدا تۆزێک چکۆ هۆشیار نەکرایتەوە تۆزێک عاتفەی پێ بدا وا دەزانی تەواو ئەوە بەهۆی کەمی زانیاری کە نا ئەوە وانە نا ئەو گونجاو نییە طبعا تووشی ئەو هەڵانە دەبن بەس هەمووی بەڕێی من هەمووی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە پیاوی ئێمە برسین بەڕاستی لە کۆمەڵگەی ئێمە پیا و زۆر زۆر برسیە هەمانە با دوور نەبن ئێمە لەناو وەسەکان قسەی تۆنی لەبەرەوەی ئەگەر تۆ باسی مەبەستت لە چڕوویەکەوە لە ڕووی جنسیەوە مەبەستت ئێمە بۆ هەم ئافرەتی بێبەشە لەو مەوزوع ئێمە لە قوتابخانە سەرەتاییەکانە کچ و کوڕ لە حکومیە جیاکرێت زۆر جار ناچێتە سەر ئەولانەی کە ئەو کەسە پەیوەندی چەنی خوێندووە لایانی هۆشیاری چانە برسیە لە ناوەری ڕابردوو گوتم ئەمن ئەو شتانم زۆر بەکەمی توش دەبی و ئەو قسانم گۆ واقعیان ئەم تازە گوتم دەگەڕێتەوە سەر تازە گوتم هۆشیاری لەخوای بەزیاد بی داکو بابم چاک هۆشیاریان کردیمە ئەوز ئەم گەشتیمە ئەوان تازە گوتت دەبی ئەو شتانە هەیە ئەم بستەمە یەک نەسیحەت کە یەک ئامۆژگاری کە یەکێک لە برادر ئەزیزەکانم پێی گوتم زوو پێشەوەی ئەو ئەشانە دەست پێکەم پێشەوەی ببمە بە دەردی گوتی بە شێوەیەکی ئاگرینەوە بچمە ئەو مەجالانە پێی گوتم ئەم گوتم دەترسێم وەکو عالەمێ بستە بەدەکو هەموو کچەکان ئەوانی ئێستا تەمشا دەکەن گوتی ئەم گوتم دەترسێم گوتم ئەمن لەوانێ ئەمن پیاوم زۆر لە دەوربی لەوانێ ئەمن پارێزراو نەبم گوتی کۆژیان یەک شت هەیە ئەتو لەناو هەزار پیاوبی دەگەڕێتەوە سەر خۆت ئاماتاندایە ئێستا وەکو پرۆگرام ئامادەتان کردو ئاماتان لێ بێ ئێمە بۆنە ڕۆژانە ساڵانە مانگانە چەند حاڵەت تەجاوزمان هەیە بەسەر کچە ئێستا باسی ترست کرد هەمومان ترسێکمان لە دڵە سەرەوە کە تۆ ماشاءالله خوا لێت نەسێنێ دایک و باوکێکی هوشیارت ئێمەش دیارە هەمانە ئەگەر نەمان بەڵام هەیە دایک و باوکێکی بۆ نمونە لەوانەیە بەڵام کچینە بالێرە پرسیارێک دروستە بێ بۆ نمونە باسی ئەوەیان کرد لە دەستگایەک لە هەر شوێنێکە ئیشەکەی لە مقابل ئەو ئیشەی کە لەوەیەکەی وەکو کچێک داوای شتێکت لێکرێ ئایا بەڕاستی کچەکان لەوێ دەورە بینن یعنی ئەگە کچەکە مەسەڵەن ڕازی ئەبێ بەوەی کە ئەو ئیشە بکە ئەو داوایی کە مەسەن ئەو داوای قبول بکە لەبەرەوەی ئیشەکەی بمێنێ یان نا ئەوە دەگەڕێتەوە سەر کەسەکەی ئێستا ئەگەر شتێکی وا داوا بکرێ ئەگەر ڕێژەی زۆرینە وەری مەسەڵەن ڕێژەی زۆرینە قبوڵی بکە یعنی پیاوانی شویان لێ دەکە بزانن ئافرەتان وان بەڕاستی ئەگەر داوایان لێ بکرێت لە بەرامبەر ئیشێک بس وابسا ئەگەر برین لەوانەیە ئێستا حالەتێکی وا هەبوو لە گۆڕێ لەگەر برادەرەکەم یعنی تەمەن زۆر ڕوح بەڕوحین زۆر نزیکین لە یەکدی گوتی ئێستا ئەگەرم بڕۆم حیا و ناموسم دەبا ئێستا ئەگەر بمینێمەوە ئەتکم دەکا ئەوە ڕوون نییە لەکوێ وای یعنی لە شوێنێک ئیشێ کرد بسەبت محلێکی میدیایی بووم نارم چ جۆرە میدیایە بسەبت هەمان شتی گوت یعنی وتی ئەگەر بڕۆم لەو شوێنە حیان دەبا بەس خێزانەکەی تازە گۆتیشم دەگەڕێتەوە سەر کەمی هۆشیاری ئەو خێزانەکەی ترساوە ئەگەر هۆشیار بە و نەترسا بە ئەو دەیزانی ئەگەر بڕۆشت بە لەوانێ تۆ سێ قسەی کرد بە ئەوە عالەمیش پێی دەزانی بە واقعی بەس بەڵای من وەکو ژن لەو یعنی لەو جێگایدا لە کوردستاندا حەقت هەیە ئەو ترسە تەبی و حەقت هەیە مەسەن نەڕۆیە ئەو جێ چکە دەترسێ بەسکە بەڕاستی سمعەت و نازانچن لە کوردستان زۆر لە USA ئەو ترسە هەیە دەرەکچەکان ناوێرن بە تەنیا بچنە دەرێ هیچمان نەخواردو دانیشتنی کچان بەبێ خواردن نابێ هەرچینە کافتریایەک لەولاش من چوم ڕای کۆمەڵی کچی گەنجم وەرگرتووە لەسەرەوەی کێشەیان چیە لەوێ سەیرەکەین و قسەی لەسەر
کچ کێشەیەکت هەیە لە کۆمەلگایە؟ والله فرق جدای کردنەوە بینە کچ و کوڕی. بە چ شێوەیەک مەسەن فەرق و جیاوازیەکە هەیە؟ بۆ نمونە مەسەلەن سبەی ئازی تەخەڕجێکم هەلا کاری بۆ من زێدەترە کوڕە بەس وەختی ئاز دەست کاری خۆتکەم ئاز بینم وەکی مرۆڤ ڕفتار گەل کچێنەوە تەکردن هەردەم فەرق جدای تێتەکردن. سەبەبی ئەو جیاوازیە چییە؟ والله کۆمەلگەیە هەندێک بنەماڵە بوو بنەماڵێ سە کۆمەلگەوەیە ڕاستی. بێگومان چونکە بەحکومی ئەوەی کۆمەلگای کوردی کە زۆر پابند بەدابوو نەریتە کۆنەکانی پێشترەوە و زۆرترین کێشەمان هەیە بۆ نمونە کاتێک ئێمە دەچنە شوێنێکدا دەنشینیان بۆ پیاسەکردنی شتێک لەگە هاوڕەکانماندا چەند گەنجێک دێم بەلاماندەوە ئەم پێیان سێرەکە کچ بەچەندها بچێتە دەرەوە یان لەگەڵ هاوڕێک کوڕی بیتن یان بەشێکی تر بەشێکی ناشرین سەیری دەکەن یان ئەگە بۆ جرێکی کەمی کراوی لەبەر بیتن بە چاوێکی ترۆ سەیری دەکەن ئەوە شتێکی زۆر ناشرین. واتەمە بەست ئەوەیە تۆ لایەن خێزانەکەتەوە ڕێگری ناکرێت بەڵام کۆمەلگاکەت لە دەرەوە بەڵێ بێگومان لەلایەن خێزان چەندین کەسمان هەیە لە خێزانەکەی ئاسادە و لە هەر شتێک کە دەکاتن بەڵام لە کۆمەلگادا لەلایەن کوڕەکاندا بە چاوێکی ترۆ سەیری دەکرێت. ئێمە گەزا ئەو کێشەی کە ڕۆژانە زیاتر ڕوبەڕوومان دەبێتەوە بەهۆی تعلیقدانی گەنجەکانی ناو کۆمەلگایە بۆ نمونە زیاتر ئەو بەڕێگادا دەڕۆی گەنجەکان تعلیقداوێژێ. وەکو خۆم سپاس بخوا کێشێکی وام ڕوبەڕوو نەبێتوانێت لە ناو خێزانەکەم عنی گەرباسی خێزانی خۆت بکەیت بەڵام زۆر جار کچەکان بەگشتی یعنی باسی کچ بەگشتی بکەن لە کۆمەڵگەی خۆماندا یان لە خێزانەکەیاندا ڕوبەڕوویان دەبێتەوە کۆی کە بۆ خوێندنەکەیان بێ یانیش بڵێن بۆ شوێنی کاریان بێ لە کۆمەلگای ئێمە نەتوانین برێک کێشە هەیە ڕوبەڕ ئافرەتانێتەوە زیاتر لە چەند کێشەکەیە هۆکارەکەشی دیار نیە یعنی هۆکارەکان زۆرن لە کۆمەلگا بە بۆنەی دابوونەری تو ئاینەوە کێشەکان زۆر دەبن بە ئافرەتەوە. ئەو یەکێک لەو کێشانە چییە؟ بۆ نمونە تانەوتە شەر لێدان کە ئافرەتە دەڕاتە دەرەوە بۆ منە ئەو کاری کە دەیکاتن ئەگە بە شیاوی نەزانن تانەوتە شەی دەدەن کە تو ئافرەتی ئەو کارە لە بۆ تو ناشێتن ئەوە لە بۆ پیاوەک دەشێتن بەڕای من ئەو کەسە دەگەڕێتە سەر خودی خۆی ئەو ئافرەتە بۆ نمونە ئەگە پێویستی بە کارکردن بیتن با کار بکە دۆ نەیکاتن. یەکەم شت کچبوون لە کوردستان زۆر زۆر گرانە یعنی کچبوون دەبی بەرەنگاری زۆر شتی ببیەوە ئەگەر بتەوێت کچبی لە کوردستان بژی. ئەو شتانە چیە؟ هەندێک شت هەیە ینی لە کۆمەلگای ئێمە کچیان وەلێ کردی ینی وەچی شتێکی بیچن لە پێش چاوی خەڵکییان وا گەورە کردیە کە ئەو هەر شتێکی بکاتن بوێتن بە دری خۆی بیتن یعنی هەموو شتێکی لێ قەدەغە کرایە بەس یعنی هەتا ئائیلەی فەرقی هەیە یعنی ئێستا پەروەردەی هەندێک کەسی لەکن کچی یعنی فەرق دەکاتن. گوێمان لە ڕای کچەکانمان بوو کۆمەڵێک ڕای جیاوازیان وت کە ئەو کێشانێک کە ڕۆژانە ڕوبەڕوویانە بێتەوە. پەروێن تۆ وەکو چ کێشەیەک هەیە کە ڕۆژانە بەرەو ڕوو بێتەوە؟ وەکو دیتیل ئەگەر باسی بکەم نامەوێت بچمانەوە تەفاسیلی مەوضوعەکە بەڵام بە شێوەیەکی گشتی وابزانم ئێمە زۆربەی ئافرەتان کە لە کۆمەڵگای ئێمەیە البەتە من باس دەکەم لەبەرەوەی تەجروبەی ژیانی کۆمەڵگای ترم نەبووە ئێمە تۆزێک کێشەیەوەمان هەیە ئەمنیەتمان نەک ئەمنیەتمان نیە هەستی ئەمنیەتمان نییە بۆ نمونە ئەگەر من نۆی شەو بە تەنیا لە دەرەوە بم هەستی ئەمنیەتم نییە هەتا کاتێک من لە پارکێک پیاساکەم کاتێک ئەچمە بەرەو پێشەوە دایم کاتێک کەسێک لە پشتمەوە دێت ترسێک دڵڕاوکێک لە ناو دڵمان دروستەکە بە جۆرێک شتێکیش نەبێ هەتا هیچیش نەبێ هەندێک جار وا بووە من پیاسەم کردو بۆ نمونە لە ناو حەوشەی ماڵی خۆما شوقەیە حەوشەکە گەورەی کاتێک شخصێک لە پشتمەوە هاتووە من خێرایی خۆم کەم کردوتەوە بۆی پێشم بکەوێت کە پێشم کەوتە اینجا هەستم بە ئەمنیەت کردووە. باشە ساوێن بگورە ئەو هەستی ئەمانە بۆچیە؟ مەسەن بۆچی وایە کە هەست بە ئەمان ناکەی؟ بەڵێ من پێم وایە لە شەرقدا شتێکێک کە بۆ هەمومان نائەمنیەتێک هەیە چ پیاو بێت چ ئافرەت بێت بەڵام ئەوەی کە زیاتر دەبێتە قوربانی یەکەم جار نائەمنی بۆ منداڵەکانە دواتر بۆ ئافرەت لە کۆمەلگای شەرقدا هەیە. من پێم وایە من لە عیلەکەی خۆمدا ببوورە لە عیلەکەی خۆمدا ئەوەندەی ئازادی کە دراوە بە براکانم ئەوەندەش دراوە بە من بەڵام ئەوەی کە بەردەوام باوکی من ئەوە دەکاتەوە کە دەرەوە خراپە ئێوە خراپنین ئێوە دەبێت لە دەرەوە ئاگاتان لەخۆ بێت کەوا بێ ئەو نائەمنیە یعنی حتا بۆ براکانیش بۆ قسێ ئەو نائەمنیە تەنیا بۆ من نییە بەڵام زیاتر ئەگەر شتێک ڕوودا زیاتر لەسەر من دەکەوێت بڕوا بۆ شوێنێک دەیتاڵێ
دەڕۆ ئەو کچە بەو شەوە کچێ بەم شەوە بە تەنیا بوو کوێچی یان بڵان کەس بەرە لەگەڵ خۆت براکەت برە لەگەڵ خۆت بەڵام ئەگەر کوڕەکە بڕواتە دەرەوە لی ناترسێگەل لە دەرەوە ئەو لێنە ترسانە بۆ کۆمەلگاکە ئەگەڕێتەوە یان لەبەر ئەوەی کچەکان هیچی لێنەیە سببی ئەوە چییە کە مەسەلەن ڕێی لێگرن ئەڵێن یەکێک لەگەڵ خۆت بەرە بەڕاستی لەبەر ئەوەی کە کچەکەیان خۆشەوە یان لەبەر قسەی کۆمەلگایە بە دەرەجەی یەکەم قسەی کۆمەلگا ترس لەوەی کە دەوروبەر ڕەگەزی بەرامبەر ئەزانن یانی هەمیشە لەوەیە ئێستقلالی ئافرەت بکە ببینێ بە تەنیا بۆ شێوەی یەکسەر نەزرێکی خراپی بۆ دروستە بێ ینی ئەوانە زۆر دەورە بێنە علیمیان ئەو شتەی باسکەم دوای چەندین سار لە بەحثکردن لەسەر ئەو کێشەی وەکو کە ئەم دەرێن بە دەرنیمە لەو گەنجانەی کە ئێستا کە ئەو کێشەیان هەبوو بەزەم بڕیارمدا ئەمن ئەو کێشەیە چارەنووسی من دەستنیشان نەکە وەکو درێژە پێدەری قسەی ئەو کچانە بەرێ ڕاستە ترسیگە لە گەلک زۆریشەیە بەزڵۆم دەرکەوتیە ترس بیر و باوڕە کە جیل لە دوای جیل دەگوازرێتەوە و ترس ئالەتێکی خراپ نییە کە لە ناو نەفسیمەدا هەیە نەخێر پێگەی خۆی هەیە لێ ڕەب العالەمین خستیتە ناو نەفسیمە خستیتە ناو بوونیەتیمە تەنانەت تووڕەش تەنانەت هەندێک جار هەیە دەرێن درۆ خراپە بەس درۆی سپی خەرگ لە کوشتن دەپارێزی وەنیە حاشا حازری طبعا ئێستا لەسەر مەوزوعی ترس ئەو ترسە هۆکارێکە تا خۆت بپارێزی ئەتو ئەو ڕێگەی هەر دەبژێری ترسێک دەبینی کەواتە ئەوە وەکو ئالەتێکی نەفسی باشە ڕێگەیەک دیاری دەکەی قەوسەکەی دەکەی ڕێگەیەک دیاری دەکەی ئەو ترسی تێدا نەبی باشە خۆژیان ئێمە لەوانەیە زۆر کچمان هەبێ خاوەن بەهرە بن خاوەن توانا بن لە زۆر بواردە بەڵام هەر ئەو ترسا ببێتە بربەستێک ببێتە بردێک لەسەر ڕێیان بۆی نەتوانن بگەن ئێوە پێتان باشە ئەو ترسە هەبێ لە مناڵیەوە لە مناڵیەوە ترسێنراوی جارێکی لە پڕیە بۆ لەمانێسە ڕاپەڕن دیقەتان ناوە ئێستاش ئەو ترسی هەیە کەم لە منداری هەی بووە دەگەڕێتەوە سەر ئەوەی چەند گەشە بنەفسێتی خۆت دەکەی ئەمن لەخوای بەزیاد ڕاوێش ئەو کەسانەی کە دەمناسن لە نزیکەوە دەزان ئەم کەسێکی فزوڵیمە زۆر زۆر پرسیار دەکەم دەگەڕم ئالۆ دەترسم ئالۆ ئەوەی لۆ ئەوەیە لۆم دەرکەوتیە ترس لە خزمەتی ئێمەیە دەتای ڕێگەیەکی دیکە هەر بشێرین تا خۆمان پێی نێرڤانە نێرڤانە بەڕای تۆ وەکو کچێکی گەنج ماشەڵڵا لە هەمومان گەنجتری کچی ئێمە ئاشنان بە کێشەکانی خۆیان بەڕای من بەڵێ و نەخێت بەڕای من لایەکەوە بەڕای من یعنی وەکو کۆمەلگامەوە پێش دەکەوین وا زیاتر ئاشنا دەبین بە کێشەکانمە یعنی وڵاتی دیکە دەبین ئەوان کو پێشکەوتونە کچەکانی وڵاتی دیکە شانسیان زیاتر لە ئێرە و یعنی و ئاگادار دەبین کە ئەمە حالەتمان هەموو کاتێک باش نییە و یعنی کۆمەلگا دەبی زۆر پێش بکەوی هەتا ئەمە بگەینە عەدالەت یەک کۆمنت ئێمە کاتێک باسی کێشە و گرفەکەین بێگوماندا کۆمەلگا هەرە پێشکەوتوەکانیش کێشە و گرفتی زۆر هەیە بەڕاستی واتە ئێمە لەوانەیە ئەسڵ لێرە بەپێ ئەو کولتور و دابوونەریتەی کوردی بەڕاستی من کولتور و دابوونەریتی کوردی بە کولتورێکی جواندا دەنێ بێگومان شتی زۆر زۆر جوانی تەنها هەندێک کولتور و دابوونەریت هەندێک جا لە هەندێک حاڵەت هەبێ بە ئەگەر سەیری مێژووی خۆمان بکەین ببوورە عادیلەخانمان هەیە مەرجێتەکەمان ئەوانە هەم پێشمەرگە بوون ئەم شۆڕژگێر بوون هەنی ئافرەتانی زۆر زۆر ئەوەمان بەتوانەمانە مەسەلەک هەیە ئستا هەمومان لە یەک بوونیە دروستکراینە ترسیش نەم بۆت ئالەتەکە چۆن حەب حسەکی گرنگ ئەوەیە لەسەری ئەوانتوانی ورە هەست دەکەم ئەو مێسەجەی بگەێنم جارێ ئەو کاتانی کە خەرێک دەترسێن کاتی ئەتو دەتوێت شتێکی نوێ بکەی ترس هەر دێتە گۆڕێ ئەوجا پیاوەبی گەورەبی گچکەبی منداربی ئەگەر تەنانەت بتەوێ شەربەتێکی بە شیر شەربەتی عصیری پرتەقارە لەگەر شیری تێکەرایەکەی طبعاً شتێکی خۆش دەردەچێت یەکەم جار دەترسی خوایە دەبی ئەو باش بی لە بۆ ماعیدەم خوایە دەبی ئەو تەندروست بی ترس لە هەموو گۆڕانکاریەک و نوێکاریەک هەیە ئەو طبیعیە ئەوانن ئێمە با لێک شت تێبگەین ئەنجا مناقەشەکە بکەین ئێمە باسی ئەوە ناکەین کاردانەوەی ئێمە چییە بەرامبەر بەشتەکان باسی ئەوەکەین بۆچی لە کۆمەلگای ئێمە کاتێک کچێک ڕاتە دەرێت تعلیقی لێ درێت کاتێک کچێک داوای هەلی کارەکە داوای بەرامبەر ئێمە باسی ئەمە ناکەین ئەوەی کە ئێمە چی بکەین چینەکەینەوە هەر کەسەکەوێتەوە سەر خۆی بەڕاستیەکەوێتەوە سەر خۆمان باسی ئەوەکەین بۆ نمونە بۆ من ئەمڕۆ هات بێمە دەرەوە بەو جلەوە ببینن تعلیقم لێ بدرێ یعنی من مافێکی خۆمە جل بە دڵی خۆم لە بەرکەم ئەو کەسەی تعلیقەکە لە من ئەیە
کوڕێکە با بڵێن ڕەگەزی بەرامبەرە خۆی خوشکی نییە خۆی دایکی نییە ئەگەڕینەوە سەر مەوزوعی ئەو بەڕێزەی لە پارتی یەکەمان قابلێت لەگەڵ کرد و مام حاجی بووە مەمناوەکەم لەبیرەما ئەوتی ئەگەر کوڕەکەم شتێکی وا بکە لەوانە چ نەسیحەتی کەم بڵێم ئەگەریش کۆمنتەکەی لە جێی خۆی بێ ئەواڵێم چاکت کردی بەڵام ئەگەر هەمان هەڵوێست کەسێک بەرامبەر بە کچی منی هەبێ من قبول ناکەم بە هیچ جۆرێک هەتا ئەگەر کۆمنتەکەش لە جێی خۆیان بێ چکە ژن وەکو کەمتر دەبینن یعنی تو دڵی احتیاجیا کۆمنت لەسەر ئێمە ئەم دەرفەتەمان بە پیاو داوە یەکەم جار لە ماڵەوە دەرفەتەمان بە پیاو بەپێی کەسەکانە بەپێی کەسەکان کۆمنت احتیاجی بالضبط شتێکتر با ئێمە هەموو ڕەخنەکانمان ئاراستەی نێرینە نەکەین بەڕاستی یعنی بابینەوە سەر مینە خۆمان چیمان کرد ئێمە کە هاتینە ئێرە مەسەن کوڕێک هات شتی بۆ ئێمەدانە ئاساییەوە نیە بەلاتانەوە ئەگە کچێکیش دابنایە هەر ئاسایی بوو بەلاتانەوە نیە کەواتە کارکردن ئاساییە بەڵام ئێستا شتێک دروست بۆ ینی لە ناو کۆمەلگای ئەتوانم بڵێم لە هەموو جیهانە ئەو شتە هەیە کە ئافرەت بەکارهێنن بۆ ڕاکێشانی مشتری مثلا لە کافتریاکان ئافرەت دائەنێن بۆی کە مشتریان زیاتر بێت یعنی ئافرەت بەکاردهێنێت لۆ ئامراسی غەریزەی تەنانەت وەکو ئەوە بەس ڕەنگیش بەکاردهێنێت بۆ ئامراسی غەریزەی ئێمە ئێستا باسی ترسیشمان کرد باسی هەموو شتێکمان کرد لەسەرەوە کچێکمان هەیە کە برانکی خۆی داناوە هەموو ئەو ترسانی شکاندووە کە شکست بێنێ و نازانم یەکێک تعلیقی لێ بدا و یەکێک ڕەتی بکاتەوە بابەیەکەوە بینەری بێت ئاوازان براندی خۆت داناوە من ئەم براندەم دانا پاژەوەی کە تەخەڕوزم کرد قەرارمدا وەکو ئەو گەنجانە بم ئەوانەی کە لە پێش دەرگا ڕائوەستم چاوەڕێی حکوومەت کەم یاخود چاوەڕێی ماڵەوە بکەن بمەم بەڕێوە فدامنا ئەم براندەم بە خۆم دانا بە هەموو شێوەیەک شە دروست دەکەم لە زەڵاتە دروست دەکەم لە خواردنی تر دروست دەکەم شیرینیمەنی دروست دەکەم چۆکلێت دروست دەکەم زۆر شتی تایە دەربارەی ئیشەکەی من واتە حەزی خۆت بوو لە مناڵی و حەزت لێ ویان لە پڕ ئەو شتە هات لە مناڵیەوە تەبعا بەتاکیدیەوە لە 8 ساڵیەوە خۆم لە مەطبەخم یارمەتیە دایکم ئێستا منەوە 27 ساڵم یعنی الحەمدولله هەموو شتێک دەزانم ئەی بیرت لەوە نەکردوێتەوە خولێک بکەیتەوە بۆەوەی کە گەنجەکانی تر فێر بکەیت زۆرم حەز لێ کرد کە خول بکەمەوە بەڵام خۆم لەو توانە نبینم پێویستم پێەیە کە زیاتر بیکەم زۆر بە پەرۆشم بەوەی کە ڕۆژێک لە ڕۆژان بتوانم لە کەناڵێک لە شوێنێکا ڕێکەوەم بتوانم بۆ کەسانی کە ئیمکانێتیشیان نییە کە زمانیش نازانم بەڵام تەلەڤیزیۆن لە هەموو ماڵەکە هەیە ئامانجی سەرەکی چیە لەو ئیشە؟ ئامانجی سەرەکیم ئەوەیە کە بگەم ئەوەی کە مەطعەمێکم هەبێت دوکانێکم هەبێت لە کوردستانەوە دەست پێ بکەم جا بچمە دەرەوەی ئایا سۆلینیش نمونەی کچێکی گەنجی سەرکەوتوو بوو بەڕاستی شتەکانیشی زۆر خۆش بوون نێوەشە بۆیە لێ بوونە تام کردایە زۆر خۆش بوو تۆ زۆر حەز لێ زۆر هەیەجانم هەیە ئێستا بەس یەک کۆمنت بدەم بەڕاستی کارێکی زۆر جوانی کردووە ئێمە زۆربامان باسی گۆڕانکاریمان کرد با گۆڕانکاریەک نەبێت زۆر دژی کۆمەلگا بێت با لە ئاست کۆمەلگای وردە گۆڕانکاریەکان دروستکەین بۆ نمونە سۆلین لە شرینی دروستکردنێکا دەستی پێ کردووە بۆ با یەکێک لە کاری دەستیەوە دەست پێ بکە وردە ئەتوانین گۆڕانکاریەکان بارەستێکی باش پەروین ینی سۆلینیش تەنانەت دایک و باوکیشی ناتوانین بڵین بە تەواوەتی پاڵپشتی بوون واتە ئەوانیش گویان بە قسەی کۆمەلگا داوە بەڵام ئەو خەر بەردەوام بۆ لەسەر نمونەی زیندووشمان هەیە لە ڕابردوو خانممان هەیە کە زروف و نەبوونی ژیان وای لێ کردووە دەست پێ بکە بە خواردن دروستکردن ئێستا بۆ بە براندێک بەڕاستی هەمانە وەکو پاڵپشتی یەکەم جار بزانە خۆتت هەیە خوات هەیە دوای ئەوکان دیکەش خۆی دێن لە بۆت حادر خۆی دێ لە بۆت چکە لە خۆڕایی نیە نیەتەکرد لە ناخت دروستکرایە دیارە ڕەب العالەمی دایکێت و ئەس دەیەوێ بینیەتی تەئکید یەکەکەت لۆ دەهینی هەم بە تەعنە و تان و توان و شتیوە گەورەت دەکا بەقەوەت دەکا هەمە بڕوە بەخۆتر هەم سەرکەوتنیش لۆ دەینی خەرکرد لۆ دەینی کە سرت بخە
مهمە بڕات بەخۆتەبی بەس مەسەلەن دەوروبەریشت پاڵپشتت بن ئەوە شتێکی زۆر باشە مەسەلەن ئەمن هونەرمەندم تابلۆشتی دەکەم و مەسەلەن برادرمیان هاوڕێ عائیلەمیان مامۆستا و ئەوانم تابلۆم لێ دەکڕنیان هاوکاریم دەکەنیان تەشجیعم دەکەن ئەو شتە زۆر خۆشە ئەو سپۆرتە زۆر من تأكيدم ئەتو تووشی هەندێک بربەست بووی لە سەرەتا وانیا کە شتێکی نوێی کردیە گۆڕانکاریکە لە ژیانی هەمومان ئەوانەی دەرەوە شستانەوە هەولێرە گەورەی تەماشا دەکەیت ئەوانەی گۆڕانکاری نەبووە پێماگەرار ئینسانێک بە ئاڕاستی کۆمەڵگای دابڕەوە بە تەکیید هیچ کێشەیەکی نابێت دیارە تۆ شتێک دەکەی و شتێکت پێ بۆ کۆمەڵگا بەربەستە دەبێت بەڵام ئەگەر باوەڕت بە خۆت هەبێ ئەم شتە دەتوانی تێدا هەر شتێک بۆ من لە ژیانی خۆمدا کردمەتە قیاس زەرری بۆ خۆم و بۆ مرۆڤایەتی نەبێ من ئەو شتە دەکەم بەسەگەر نیەتت پاک بی لە ئیشەکەی بینی خەرکی دەوروبەریشت دوای کە ئەتو سەرکەوتنەتی نەخەرکی دیکە لەسەر دەکاتەوە بۆن هەندێک کار هەبووە بۆن هەندێک خەڵک پێشتر زۆر بە چاوێکی مەسەڵەن جۆرێکەوە سەیریان کردووە بەڵام کاتێک دووسێ کە چوینە مەجالەکە کاریان کردوە شتەکە باشی ئەڵێم هەموو دەستپێکردنێک قورسە داواکەم هەر گەنجێک خاڵێکی هەبێ لە ژیانی لەو خاڵە هەرو خاڵی دەست پێەکە و دڵنیام کۆتایی باشی شێبێت من بە دڵنیاییەوە و هیوادارم هەموو ئەو کەسانش کە هەروەکو سۆلین وتی ئەو پشگیری سۆلینم زۆر بەدڵ بوو کە مەسەڵەن کچەکانمان ترسەکانیان بخەنە لاوە واتە مەسەڵەن ئێستا تۆ کە دەست پێکرد ترسێکت هەبوو ترس لە کۆمەڵگا هەر نەبێت جاری وە ئیشەکە دەست پێ دەکەی ترس لە سەرکەوتنی ئەو ئیشە ترست هەیە لە سەرکەوتنی ئەو ئیشە بەتاکید بەڵام لە سوشیال میدیا دەترسی یعنی ترسەکەت لە خەڵکەکە نیە لە سوشیال میدیا ئەو کاتانێک کە ئەمن بەهۆی ترسەوە لەوانەیە ڕەویت بیتمەوە بە ئیشەکە هەردەم لە بیرم بووە بادەم خۆ ئەو شتەی خستیتە درم تاکیدم ئەمانەتیشی هینایتە دنیای هەتا ئەمن بپارێزی ئەوە گەورەترین پاڵپشتی من بووە لە کاتی ئیشکردن واسەڵەن باسی ئەوەت کرد کە مەسەڵەن ترس لە شکست بەڕایەوە مەسەڵەن کەسێک کە شکست بخوا و هەستێتەوە سەرکەوتوتر نییە هەر شتێک بتخا هەستانەوە زۆر بەهێزترەوێت طبعا کەوتن ببینە سەر کەوتن لە دوو وشە پێک هاتیە سەر کەوتن دەبی کەوتن تەدا هەبی لە ناو کەلیمەکەی ئەگەر نەکەوم سەر ناکەوە ئەگەر نەکەوم سەر ناکەوە کەوتی بزانە بە بەقەوەتی هەر شتێکی تریش هەیە پندێک هەیە بە کوردیەکەی من تەرجمەکەمەوەی نازانم چۆن دەرەچێڵێ مان لە کونێکە دووجار زەرمە ناخوا دووجار لە مارنت گەزم دووجار لە یەکون مارنت وەرگێڕانەکەم باش نەبوو موی پەیامەکەم گەیشت بەڕاستی ینی کاتێک تۆ هەڵەیەکەکەی گرنگەوەی تەجروبەی لاوەش ئاواش دەرن بچی نەفسی هەڵە لاوەش ئاواش دەرن کاتێک کە ئەتو پرۆسەکی نوێ دروست دەکەی یاخود پێدا دەڕۆی ئەوە وەکو حرفی جی وایە یەکەم جار ئەفکارەکە هەیە دوای دەترسی دوای شکست دەخۆی دوای دەچی عەسمان ئەوەیان زۆر جوان بوو زۆرم بەدڵ بوو ئێمە دوو جێمان گۆڕی زۆر خۆشحاڵ جەوەکەشمان زۆر باش ڕۆیمان نەسیحەت نەبوو بۆ خەڵک ئێمەش خاڵی لاوازیمان زۆرەکان بوو ئەو تەجروبەی خۆمانە ڕوبەرۆی هەر کەسێکمانە بێتەوە بەس لە کۆتاییە ئێمە هەموو جارگە شتەمان هەیە نێروانە تۆ کچە بچووکەکەمانی مەسەڵەن لەو هەموو دانیشتین قسەمان کرد لەسەر کێشەیە کچانی گەنجمان بەچی دەرەنجامێک گەشتی بەڕای من دیتمان کە مەسەلەن لەو کۆمەڵگادا مشکلێک کچان زۆرە ژیانی کچەکان ئاسان نیە ترسمان زۆرە عەدالەتمانیە لەگەڵ پیاوە بەس لەگەڵ هەموو شتەکە ڕوو دەدا لەو کاتانە لەو خەڵناوا بە پێش دەکەوین خەڵکی میهرەبان زۆرە کە زۆر هەیە کە شخصیت خۆت پەیدا دەکات کە ئاشنا مشکلەکانی خۆی دەبی وا بەرەو پێش دەکەوێت زۆر سپاس خۆشیانگیان لە کۆتایی ئەو توێژە و لەگەر ئەو برادرانە کە دانیشتین لۆم دەرکەوت ئاستی ڕۆشنبیری لە کۆمەڵگەکەمان بۆ خۆ پاراستن و هەروەها شێواسی کارکردنیشتیوا کەمە ڕاستێکەکەی ئەوە شۆکارە لە بۆ ئەوەی کە دووچاری هەڵە بین بەرەو ڕێی خراپدا بڕۆین طبعا ئاستی ڕۆشنبیرێکە لەو ئاستەی نییە کە بتوانین جارێ بگەینە ئاستەکە هەموو کچەکانیان بەڵکو دەبی ئێمە کار لەسەر ئەو کارتێ بکەین دەستخۆش پەرینگیان من طبعا زۆر خۆشحاڵم بەڕاستی گفتوگویەکی زۆر چێژبەخش بوو بۆ من
من ئەڵێم هەر کەسێک ئەبێ لە خۆیەوە دەست پێ بکات بە تایبەت ئێمەی جەماعەت ئافرەتان ئەبێ لە خۆمانەوە دەست پێ بکەین لێرەوە دەست پێ بکەین ئەبێ یەکەم جار خۆمان قەناعەت بێنین کە بەڵێ ئێمە لەگەڵ پیاوان یەکسانی لەبەرەوەی پیا و ئافرەت یەکسان تەنها لە ڕووی فیزیکیەکە جیاوازیەک هەیە ئەویش بێگومان حکمەتی خۆی هەیە ئەم جیاوازیە ئەبێ مێشکمان بە تەواتی قەناعەت بەمە بێنیت کە یەکسانی مافمان هەیە کاتێک کچێک لە ماڵەوە لەلایەن باوکی لەلایەن برایەوە لەلایەن دایکی لەلایەن خوشکەوە مافی ئەخورێن نابێ بێدەنگ بێت من ناڵێم دژاتی خێزانی خۆی بکە بۆی شیرازەی خێزانیان تێکچە بەڵکو ئەبێ دابنیشێ مناقشە بکە داوای بەڵگە بکە گفتوگۆ بکە ڕوونکردنەوە بدا بۆی بتوانێت ئەم قەناعەتە لە خێزانی خۆیەوە دروست بکە داوای مافی خۆی بکە کاتێک بۆ نمونە تۆ بە باوکت ئەڵێ من حەزم لێ بچم لە هونەرە جوانەکان لە بەشی مۆسیقا بخوێنم ئەگەر بینیت ڕێگری دروست ئەکەن بەرامبەر ئەم حەزت دانیشە مناقشە بکە لەگەڵ بابت مەترسێ باوکتە تۆی خۆشەوێ لەگەڵ دایکت دانیشە پێی بڵێ ینی با ڕوونکردنەوە هەبێ با لێک تێگەیشتن هەبێ بۆیە ئەڵێم ینی ئەبێ لە خۆمانەوە دەست پێ بکەین بەڕاستی دەستخۆش ڕاستیکەی من زۆر خۆشحاڵ بووم کە لەگەڵ ئێوەی ئازیز دانیشتم چونکە پێم وایە هەرێکەمان لە بوارێکدا کار دەکەین بۆ منیش کە بوارەکەم هونەرە کاری من گۆرانی بێژیە بۆ من بیدایەت زۆر سەخت بوو دووچاری زۆر شتی ناخۆش بوومەوە هەم لە ڕووی مادی هەم لە ڕووی معنەوی بەڵام بەو ئەنجامە گەیشتم کە هونەرێک کە کارێک ڕاستەقی نەبێت کە زەرەری نەبێت بۆ دەوروبەرەکەم بەڕاستی کەسایەتی بۆ من دروست دەکات نەک لێم بستێنێتەوە ئەمە قەناعەتی دەستخۆش ڕاشەنگە دەستە خۆش بێ سپاس بۆ ئێوە سوودم وەرگرت لە وتەی هەر یەکێکتان بەڕاستی ئێمە ئەبێ ئیش بەسەر ئێرە بکەین هەر کەسێک لەلایەنی خۆمانەوە هەتا بەیانی من دانیشتم قسە بکەم لەسەر بابەتێک ئەگەر لە خۆمان نەبێت هیچ کاردانەوەیەکی ناوێ هەر ئەوەندە ئاڵم پێش هەموو شتێک با ئێمە ئینسان بین هەموو لایەنەکانی تر خۆی لە ژیانە جێبەجێ بێت و زۆر زۆر بەباشیە بوو زۆر سپاس دانیشتێکی زۆر چێش بەخش بوو و هیوادارم کە سوودی هەبوو بێت ئەم پرۆگرامەش کۆتایی هات خواتان لەگەڵ